ساڵەهایە سەرڕای جیاوازی و ناوکۆکیەکان جۆرەها هاوکاری و هاوپەیمانیەکی سێقۆڵی لە نێوان ڕۆسیە، تورکیا و ئیراندا دروست بووە. ئاخۆ چییە خاڵی هاوبەش لە نێوان ئەم سێ لایەنەدا و چین ئەو مەترسیانە کە ڕوبەڕوویان بووەتەوە؟ بۆ تێشخستنە سەر هەندی لایەنی ئەم بابەتە ڕۆژەمەنووس هیاگوڵ مەحەممەد ڕاستەخۆ لە ستۆکۆڵما لە ڕێگای سکایپەوە لەگەڵماندایە. کاکە هیوە خۆشاتنەوە بەڕامەی کورد کۆنەکشن، چییە وای کردووە ئەم سێ وڵاتە ڕووسیای سکولار و تا دوێنی مارکسی لێنینی و ئیران و تورکیای ئیسلامیست و ئەوەندە لە نزیکەوە لەگەڵ یەک هاوکاری بکەن؟ بەڵێ سپاسەکەم کاکە جانی ماندوو نەبن. بێگومان خاڵێکی هاوبەش لە نێوان ئەو سێلایەنەدا سەرڕای هەموو جیاوازیەکانیان دەسەڵاتە، هەر کامیان بە شێوەیەک دەیانەوێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئیقتیداریان هەبێت. تورکیە دەیەوێت وەکو عوسمانی نوێ هێندێک دەسەڵاتی خۆی بەرفراوان بکاتەوە لە لیبی، لە سووریا، لە عێراق و لە شوێنەکانی دیکە دەیەوێت دەسوەردان بکات. ئێران دەیەوێت شیعەگەری بەرفراوان بکاتەوە لە لوبنان، لە عێراق، لە یەمەن، لە شوێنەکانی دیکە و هەروەها ڕووسیەش دەیەوێت دەست بەسەر هەموو قەوقاس و هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بگرێت بەو ئیمکانە تازەیە کە ئێستا لە بەردەستیدایەوە. هەر سێلایەش لە بەرامبەر ئەمریکادا هەڵوێستەکانیان ئەوەیە کە ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لاواز بکەن یان بە شێوەیەک لە شێوەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستداوە دەری بنێن کە ئێمە لە ساڵی 2018 بەملاوە ئەو سیاسەتە بە شێوەیەکی کراوە دەبینین، هەم ئێران هەم رووسیە و هەم تورکیە، و لەم بینەدا تورکیە کە ڕۆڵی هەرە خراپ دەگەڕێت و تورکیە کە بۆتە مێکانیزمێک بۆ پێشگرتن لە هەوڵەکان بۆ لاوازکردنی ئێرانیش تەنانەتوە ئەوەی ئەردۆغان پێدەوی دەکات سیاسەتێکی زۆر دژە ئەمریکاییە لە ڕاستیدا. بەس هەوڵەکانیان وڵاتانە ئایا هەر بۆ بەرەنگاربوونەوە و پوچەڵکردنی پلانەکانی ئەمریکایدا لە ناوچەکە و پیان دەکرێت ئەمریکا و یەکێتی ئەوروپا لە ناوچەکەدا پێلێژ بکەن؟ بێگومان ئێمە بیریمانە تا ئەندازەیەک بەتایبەت لە سەردەمی دۆناڵد ترامپداوە بەو سیاسەتانەی کە دۆناڵد ترامپ گرتبوویە بەر و ئیمکاناتێکی زیاتر یان دەستی ئەردۆغانی زیاتر کراوە هێشت بوویەوە، ئەمریکا زەربەیەکی زۆری خوارد. بێگومان ئەوروپایەکانیش بەو شێوەیە پێگەیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لاواز بوو و ئەمە بۆ هۆکاری ئەوەی کە ئێستا پێداچوونەوەیەک پێویست بێ هەم ئەوروپا هەم ئەمریکاوە بتوان بەو سیاسەتانەی خواندا بشتەوە. پێم وایە جۆ بایدن 4 ساڵی قورسی لە بەردەمدایە بۆ ئەوەی بتوانێت ئەو بۆشاییانەی دۆناڵد ترامپ دروستی کرد بەتایبەت لە سیاسەتی ئەمریکا لەگەڵ تورکیەدا پڕی بکاتەوە. من پێم وایە ئەو سێ وڵاتە توانیان تا ئەندازەیەک لە سیاسەتەکانیاندا دژی ئەمریکا و دژی ئەوروپا سەرکەوتوو بن. ئەردۆغان پلانەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەو شێوەیە کە دەیویست سەری نەگرت، تا چەند پەیوەندیەکانی لەگەڵ ترامپدا هیوا بەخش بوو بۆ پلانەکانی چ لە سووریا، لیبیە، عێراق و هەروەها کەوکاس؟ لە قۆناغی یەکەمدا ئەردۆغان توانی سەرکەوتوو بوو، لە قۆناغی دووەمدا بوو کە کۆنگرێس هاتە ناوە و توانیان بە شێوەیەکی جددی بەرامبەر بە ئەردۆغان بوەستنەوە. ئەویش دوای 2019 بوو، لە ئۆکتۆبری 2019 دوای ئەوەی کە ئەردۆغان هێرشی کردە سەر ناوچەکانی قەسەدەوە، ناوچەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا. و لەبێدایە ئێمە دەبینین کە هێندێک وەستان لە سیاسەتەکانی ئەردۆغاندا هاتە ئاراوە. لە لیبی هێندێک وەستانی کرد، لە سووریا وەستانی پێکرا و هەروەها ئەوروپاییەکانیش بۆ هەڵوێستەی کە گرتیان بەتایبەتی فەرەنسا و وڵاتانی دیکەش کە پشگیریان کرد لە ناوچەکانی دەریای ناوەڕاست پاشەکشیان پێکرد لە سنوورەکە ئاویەکانی یوناندا. کاکە هیوا، ئیران و تورکیا گوایە دژ بە ئیسرائیل کارتی حەمەس بەکاردێنن بەو بارودۆخە ئابوورەی کە هەردوو وڵات هەیەە، تا چەند توانیوانە کێشەی فەڵەستین پێشخان و تا چەند کاریگەری لەسەر هاوڵاتیانی خۆیاندا هەبووە؟ بێگومان هەم ئێران هەم تورکیە توانیویانە لە گروپە توندئاژۆکان لە ناوچەکە، هەم حیزبوڵای لوبنان، حەماس، گروپەکانی دیکەی وەکو ئەلقائیدە و وەکو تالیبان و هەرە دوایش گروپەکانی داعش کەڵ وەربگرن بۆ ئەوەی بە هێندێک لە سیاسەتەکانی خۆیان بگەن یا بتوان هێندێک لە سیاسەتەکانی خۆیان بەسەر ئەمریکا و ئەوروپایەکاندا بسەپێنن. بەم پێش لە حەماس بەکاردێنن دژی ئیسرائیل و دەیانەوێت پێگەی ئیسرائیل یان ئیسرائیل بەو شێوەیە مژوڵ بکەن بە حەماسەوە بە کێشە ناوخۆیەکانی لەگەڵ فەلەستیندا بۆ ئەوەی ئەمان بتوانن لە ناوچەکەدا دەستیان کراوەتر بێ، بەتایبەتی لە سووریا کە بتوان پێگەی خۆیان بەهێزتر بکەن لەگەڵ رووسیا و بەم شێوەیە ڕێگە نەدەن ئەمریکا لە سووریەدا سەرکەوتنی هەبێت یان بتوانێت ئەو سەرکەوتنانەی کە لەگەڵ هاوپەیمانان و هێزەکانی قەسەدە هەیان بوو نەتوان درێژەی پێ بدەن یا سەقامگیری بکەن. بەس کێشەی کورد لەم هاوسەنگیەدا لەکوێ خۆی دەبێنێتەوە و ئەمریکا چۆن دەتوانێت بەرەنگاری ئەو هاوپەیمانیە سێقۆڵیە بێت؟
ئێمە دەبینین لە ساڵی 1923 بەملاوە دوای پەیمانی لۆزان ئوروپایەکان و ئەمریکایەکان ئیمکاناتێکی زۆریاندایە تورکیە، یانێ دەتوانین بڵێن تورکیە کۆرپەیەکی دەستپەروەردەی ئەوان بوو، هەموو ئیمکاناتێکیان پێدان. بەڵام لە ساڵی 2000دا ڕاپرسیەکرا لە تورکیە سەرڕای هەموو ئەو ئیمکاناتەی کە ئەمریکا بە تورکیەیدا بوو لە 175 خەڵکی تورکیە دژمنی ئەمریکا بوون، یا ئەمریکان بە دژمنی خۆیان دەزانی. بەڵام بە پێچەوانەکەەوە سەرڕای ئەوەی کە ئەمریکا چەند جار پشتی لە کوردەکان کردووە، ئێستش ئەگەر لە نێو کوردەکاندا ڕاپرسیە بکرێت لە سەروی 175 دۆستایەتی ئەمریکایان قبوڵە. بەم پێیە ئەگەر ئێمە لە مەوزوعەکە بنوارین، کوردەکان دەتوانن دۆستێکی باش بن، هاوپەیمانێکی باش بن بۆ ئەمریکا بۆ ئوروپا، بەو شەرتەی کە ماف و ئازادی کوردەکانیش لە بەرچاو بگیریە. ئێمە بینیمان لە بەرەنگاربوونەوەی داعشدا ئەوە کوردەکان بوون کە سەنگەری یەکەمیان هەڵبژار بوو، ئەوە کوردەکان بوون کە ئیمکاناتیاندا بە هێزە هاوپەیمانەکان بەسەر داعشدا لە زەویەوە سەرکەوتوو بن. ڕۆژەمەنووس هیواگوڵ مەحەمەدی، زۆر سپاس. سپاس بۆ ئێوەش.